هێرشە تێرۆرکاریەکانی مانگی ڕابردووی بڕۆکسل جارێکی تریش ئەو مشتومڕەی گەرم و گوڕ کردەوە لەسەر چۆنێتی بەرەنگاربوونەوەی توندوتیژی تونڕەوی لە ئەمریکادا. ئەمەش هاوکاتە لەگەڵ داواکانی هەندێک لە کاندیدەکانی کۆماریەکان بۆ پۆستی سەرۆکایەتی ئەمریکا تا چاودێری بخرێتە سەر گەڕەکەکانی ئەمریکاییە موسڵمانەکان. وەزارەتی ئاسایشی نیشتیمانی دەڵێت ئەم پێشنیازانە لە جێی خۆیدا نین. هیچ گەڕەکێک یان ناوچەیەک ینی شارێک نییە تیایدا چاودێری ئەمریکاییە موسڵمانەکان بکرێت بە پێچەوانەی هەندێک لەو گوتارە سیاسیانی دەدرێن گوتاری سیاسیانی وروژێنەر. تەقەکردنەکانی ساڵی پاریژ لە سان بەرناردۆی کالیفۆرنیا نیگەرانیەکانی زیادکردن لەبارەی هەروادە و گەشەکردنی تێرۆریزمی ناوخۆیی. وەزیری ئاسایشی نیشتیمانیش دەڵێت هەوڵەکان بۆ ڕێگەگرتنی زیاتر لەو جۆرە هێرشانە بەهۆی هاوکاری ئەمریکاییە موسڵمانەکانەوە سەرکەوتوو بوون. زۆربەی هەرە زۆری ئەمریکایە موسڵمانەکان بەوانەشەوە کە لە لەشکری ئەمریکا و لە حکوومەتەکەماندا کار دەکەن خەڵکی نیشتمان پەروەرن، خەڵکی وابەستن کە ئەم وڵاتیان خۆش دەوێت و دەشیانەوێت یارمەتیمان بدەن لە پاراستنی گشتیدا و وڵاتەکەشمان پارێزراوە بێت چونکە بە وڵاتی خۆشانی دەزانن. ئەم هەوڵانەی بەڕێوەبەرایەتەکەی سەرۆک ئۆباما بۆ دڵنیاکردنەوەی موسڵمانان لە ئەمریکا و لە جیهانیشدا نەبوونەتە هۆکارێک تا لە هەڵمەتەکانی هەڵبژاردننی سەرۆکایەتیدا داوای جیاواز نەکرێن. داوای ڕێگەگرتنی تەواو دەکەم لەوەی موسڵمانەکان بێنە ناو وڵاتە یەکگرتوەکانی ئەمریکاوە تا ئەو کاتی نوێنەرەکانی وڵاتەکەمان دەگەنە ئەوەی بزانن چی ڕوودەدات. ڕەوشەکە خراپتر و خراپتر دەبێت، داڕمانی زیاتری نێوەندی بازرگانی دەبینیت. جا لە ڕووی سیاسیەوە ڕاست بین یان ناڕاست، بەڵام ئەوەی ڕەوشەکە خراپتر و خراپتر دەبێت. ئەم داوایی دۆناڵد ترامپ ڕێک پێچەوانەی بیرکردنەوە و استراتیژەتی سەرۆکی وڵاتە یەکگرتوەکانی ئەمریکایە. ئەگەر بمانەوێت سەرکەوتوو بین لە شکەستپێنانی تێرۆریزمدا، ئەوا دەبێت کۆمەڵگای موسڵمانان وەک هەندێک لە هاوپەیمانە بەهێزەکانمان ناودێر بکەین وەک لەوەی دووریان بخەینەوە بەهۆی گومان و ڕق و چینەوە. بەڵام ناش بێدەوەمان لەبیر بچێ پاش کوژرانی 3 گەنجی موسڵمان لە ساڵی پاردا بەهۆی سەرکێشی کەسێکەوە کە خاوەنی چەک بووە موسڵمان هەبوون ئەو توندوتیژیانەیان دەبردەوە بۆ ڕق و کینەی ئاینی. ئەمە تاوانی ڕق و کینە بوو، با میدیا خۆی چۆنی ڕووماڵ دەکات بیکات، بێدەنگ نابین و دەستبەرداری ئەم دۆسەیە نابین تا دادوەری دەسەپێت. وەزارەتی ئاسایشی نیشتیمانی لە ئەمریکا ئەو ڕخنانەش ڕەت دەکاتەوە کە دەڵێن هەوڵەکان بۆ بەرەنگاربوونەوەی تێرۆریزم ئەمریکایە موسڵمانەکانی کردووەتە ئامانج. دەوڵەتی ئیسلامی کە ئاشکراترین و ناودارترین و لەوانەشە ترسناکترین ڕێکخراوی تێرۆریستی بێت کە لە ئێستادا ڕوبەڕوومان دەبێتەوە، ئەمریکایە موسڵمانەکانیشی کردووەتە ئامانج. بۆیە دەبێت ئێمە وەک دۆسیەیەکی ئاسایشی نیشتمانی بەرەنگاری ئەو تۆریستانە بینەوە. پێش دەچێت ئەم دۆسەیە لەم هەڵمەتانەی هەڵبژاردننی سەرۆکایەتی ئەمریکادا لەلایەن کاندیدەکانی کۆماریەکان و دیموکراتەکانیشەوە جەختێکی زۆری لێ بکرێتەوە هاوکاتی داواکانی وەزارەتی ئاسایشی نیشتیمانی بۆ هاوکاری زیاتر و خۆبەدوورگرتنیش لەوەی کۆمەلگاکانی موسڵمانەکان لە پەراوێز بنرێن.